ئایندەی پرسی سەرۆکی هەرێم و هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لە بەردەم یاسای درێژکردنەوەی ویلایەتی بارزانی و واژووکردن یان واژوو نەکردنیدا چی بەسەردێت؟ لە دوای وروژاندنی پرسی ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلان و هاوکات لە بردننی مورات قەرەیلان لە پۆستی سەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کۆما جڤاکێ کوردستان کەجەکە، ئایندەی پەکەکە و پەیوەندیەکانی ئەو ڕێکخراوە لەگەڵ تورکیادا بەرەوچووێ بات. کاریگەری و کاردانەوەی ڕووداوەکانی میسر لەسەر هەرێمی کوردستان بۆچی بەو ئەندازەیە گۆڕانکاریەکانی میسر ناوەندەکانی میدیایی لە هەرێمی کوردستاندا بەخۆیەوە سەرقاڵ کردو، هەروەها ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە میسر ڕوویدا پێگەی ئیسلامی سیاسی لە هەرێمی کوردستاندا بەرەوچووێ بات. مانگشێ شەوی هەینی کاتژمێر 8:05 لە NRTۆ پێشکەشتان دەکرێت.